خاڵی دووەم جێمەدە ئەو کەسانەی کە لە کاتی قوربانی دەرێن ئەوە پەتا هاتیە بەڵێ لە کاتی جەژن ساڕی 12 مانجە هیچ پەتایەک لە گۆڕێنیە بەڵام کە جەژنی قوربان هات کاکە پەتای حەیوان برا بۆتەوە نەکەن گۆشت بخۆن نەکەن نزیکی حەیوان بکەون ئەمە هەروایە کاتی حەجش دەرێن کاکەنگۆلۆ پارەی بە بەلاش دەدەن کاتی ڕۆژی دەرێن کاکەنگۆلۆ سەحەتی لێمە تێک دەدەن کاتێک کە بانگ دەدرێت کوڕە دەر قەلمە بە بانگ تێکەچێ کاتێک کە ڕەمەزان و ئەوە دادێ بە کەیفی خۆیان جینێ بە موسڵمانان دەدەن ئەوان وانە هەر بۆوا بۆ هەرواش دەبێتن جا بۆیە ئەمە خاڵی دووەمە لە قوربانی ساردن نەکاتەوە نەکەی برێ من قوربانی ناکەم لە بۆرەی پەتای براو دەکەمەوە ئەوە شتێکە و قوربانی شتێکی ترە خاڵێکی تر کە زۆر گرینگە گۆشتەکەی چ لێ بکەی باشە وا چاکە گەر پێت کرا تەوزیعی بکەی بیکەی سێ باش بەشە چیلۆ خۆت بیجێڕیەوە بەشەچی بدەیتە فەقیرە بەشەچی بکەیتە هەدیە کە گوتمان هەدیە لە بۆ دەورەمەندیش دەبیت کە گوتمان هەدیە و سەدەقە لە بۆ غێرە موسڵمانیش دەبیت کاکە وەڵا وا چاکە گۆشتی قوربانی لە بۆ غێرە موسڵمانانیش ببردی خۆ قوربانی لە بۆ غێرە موسڵمانانیش دەبیتن ئەمەیان زۆر گرینگە